إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەو پەڕی گەورەیی و ڕەوشت بەرزی و ڕەوشت جوانیدایە. خوای پەروەردگار بە ذاتی خۆی بە گەورەی خۆی شاهێدی بۆ ئەو پێغەمبەرەی ئێمە داوەکە محەممەدە صلی الله عليه وسلم. تەنانەت نەیارەکانی ئەو پێغەمبەرەش ئەوانەی کە بڕواشیان پێی نەبووە بەڵام خاوەنی ئینساف و ویژدان بوون، دانیان بە گەورەی ئەو پێغەمبەرە داناوە صلی الله عليه وسلم، دانیان بە ڕەوشت بەرزی ئەو پێغەمبەرە داناوە صلی الله عليه وسلم، کە توانیویەتی لە ماوەیەکی زۆر کەمدا خزمەتێکی زۆری مرۆڤایەتی بکات، دنیا بگۆڕێت و دنیا پڕکات لە چاکە و چاکەکاری و کەسانێکی چاک و ڕۆژ بەرز و ئاکار بەرشت پەروەردە بکات. بۆیە بە کورتی دەڵێن گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵکو کەمێک لە گەورەی پێغەمبەر باز دەکەین، لە ڕۆژت بەرزی ئەو پێغەمبەرە باز دەکەین صلی الله عليه وسلم. خوای گەورە دەربارەی ئەو پێغەمبەرە فەرموویەتی: وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد صلى الله عليه وسلم، ئێمە تۆمان ناردووە تەنها بەوەی کە ڕەحمەت بی بۆ هەموو جیهانیان، بۆ هەموو مرۆڤایەتی. ئەوەی کە بڕوای بەو پێغەمبەرە هێنابێ، بڕوای پێی کرد بێت بۆ دنیا و قیامەتی ئەو پێغەمبەرە ڕەحمەتە و سەربەرزە کەسێک کە بڕوای بەو پێغەمبەرە کردووە. تەنانەت ئەوەی کە بڕواشی پێی نەهێنابێ، ئەو پێغەمبەرە هەر ڕەحمەتە بۆی. ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە لەوە پاراستوویەتی کە بەگشتی سزایان بدات و عقوبەیان بدات بۆی ئەو پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە ئێمە ئومەتی ئاخر زەمانین. بەڵێ ئیبن کەسیر فەرموویەتی ئەو کەسەی کە بڕوا بەو پێغەمبەرە دەکات و ئیمانی پێی هەیە کە ئەو پێغەمبەرە ڕەحمەتە بۆ دنیا و قیامەتی ئەو کەسە سەربەرزە. ئەو کەسەشی کە قبوڵی ئەو هیدایەتە نەکات، ئەو ڕەحمەتە نەکات کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم قبوڵی پەیامی ئەو پێغەمبەرەی نەکرد بێت، بەڕاستی ئەو کەسە خەسارەتمەند دەبێت هەم لە دنیادا و هەمیش لە قیامەتدا. ئەو پێغەمبەرە هێندە گەورەیە، خوای پەروەردگار بە ذاتی خۆی سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدات صلی الله عليه وسلم. فریشتەکان سەڵاواتی لێ دەدەن. خوای پەروەردگار ئامۆژگاری ئێمە ئیمانداریش دەکات سەڵاوات دەین لەسەر ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هیچ وتار بێژێک نییە کە وتار دەدات ئللا ناوی ئەو پێغەمبەرە دێنێت و سەڵاوات دەنێرێ بە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئینجا هیچ کەسێک نییە ناوی ئەو پێغەمبەرەی هێنا ئێمە ئەمرمان پێکراوە کە سەڵاواتی لەسەر بدەین. إن الله وملائكته يصلون على النبي. خوای پەروەردگار بە ذاتی خۆی بە گەورەی خۆی سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدات صلی الله عليه وسلم. فریشتەکانی خوای پەروەردگار سەڵاوات دەنێرن بە ئەو پێغەمبەرە، ئەو ذاتە گەورەیە. يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. ئەو کەسانەی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، سەڵاوات بنێرن بۆ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو ذاتە گەورەیە، ئەو ذاتە مبارەکە، ئەو ڕەحمەتە خوا ناردوویەتی. خوای گەورە فەرمانمان پێ دەکات سەڵاواتی لەسەر بدەن لەبەر گەورەی ئەو پێغەمبەرە، لەبەر کەسایەتی ئەو پێغەمبەرە، لەبەر ڕەوشت بەرزی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم.
أو بيغمبر أخوي جونا شاهدي بداوة وإنك لعلى خلق عظيم براسي أي بيغمبر صلى الله عليه وسلم تول سر آكار وروشتكي زور برزي خواي پروردگار بو گوري خوي شاهدي بداوة دايك من عائشة فرمي كان خلقه القرآن خو روشتي أو بيغمبر صلى الله عليه وسلم بريتيب لقرآن واتخواي جورت شوني فرموا أو بيغمبر لأرزي واقع دابو شوازي بوا خوا شاهدي بو كسيك بدات لسر روش برزية كرحمة بو همو دنيا كروشتي برزة آكاري برزة إنسانكي آوا قوريا ديتو رخنا لو بيغمبر دقري صلى الله عليه وسلم تشي دكيت خوا شاهدي بو داو ناوبانگي برز كردو توا تو كرخنا لو بيغمبر بقري صلى الله عليه وسلم لكاتيك دا الشيطان دا برستي وبندي شيطاني دي رسوهي نبيشتكي دي كدبو نامن توا خوا شاهدي بو او پیغمبر داو و ناو بانگی برز کردو تو او پیغمبر جوانترین آکار و روشتی بو لسر او زویا او پیغمبر صلی الله علیه وسلم تنانت لقل نارکانی دا لقل دجمنکانشی دا اواني كبرواشيان بين بوا خاوني الرحم وبزي بوا خاوني لبردي بوا برانبريان كاتك فتحي مكة كان بيغمبر صلى الله عليه وسلم لسر واشتركي سري نوي كردبو نوكا خوي بوس كاتو لنا خلقو بخلق أزياد دا كاتك تشو بو مكا فرموي اذهبوا فأنتم الطلقاء برون وهموتان آزادا او كسانيك بيغمبريان أزياد دا او كسانيك تومتيان بو دروز دكر او كسانيك جنيويان بو بيغمبر دا صلى الله عليه وسلم تنانت سكاتين ما بو بيغمبر نيكن بلام او بيغمبر كاتك فتحي مكة دكات دچێتەوە ناو مەکە خۆی پۆز ناکاتەوە لە خەڵک وەکو زۆر کەس تۆڵەی خۆی بکاتەوە فەرمووی بڕۆن ئێوە هەمووتان ئێستا ئازادن ئەوە لەگەڵ نایارەکان و دوژمنەکانیدا ئەو زاتە ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم بەو شێوازەیە بووە بەڵام ئەوانەی کە ڕەخنەی لێ دەگرن خی گەورە دەفەرمێت قد يعلم إنه ليحزنك الذين يقولون أي محمد صلى الله عليه وسلم إما دەزانین ئەو کەسانەی کە قسەت پێ دەڵێن ئەو کەسانەی کە تۆمەتت بۆ دەکەن ئاوا دڵی تۆ ئەزیەت دەدات بەڵام پێی دەفەرمێت فإنهم لا يكذبونك دڵنیا بە ئەوانە کە قسەت پێ دەڵێن مەسەلەکە ئەوە نییە کە تۆ بە درۆ بزانن بەڕاستت نەزانن چونکە دەزانن تۆ ڕەوشتت چەندە بەرز بووە ئاکارت چەندە بەرز بووە چەندە ئینسانێکی گەورە بووی بەڵام ولكن الظالمين بآيات الله يجحدون بەڵام ئەو کەسانەی کە ستەمکارن بێ باوەڕن بڕوایان بە ئاەتەکانی خوانیە بۆیە ڕەخنە لە تۆ دەگرن ئەمما هەموو کەسێک ڕەوشت بەرزی و گەورەیی تۆی بۆ دەرکەوتووە تەنانەت ئەوەشی کە بڕواشی بەو پێغەمبەرە نەبێت صلى الله عليه وسلم ئەو پێغەمبەرە هیچ شتێک لە خۆیەوە ناڵێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ئەوەی کە ئەو پێغەمبەرە فەرموویەتی هەمووی خوای پەروەردگار بە وحی پێی وتووە ئەوەی کە دەیڵێت هەمووی لە خوای پەروەردگارەوەیە ئەو کەسەی ڕەخنە لە پێغەمبەر دەگرێت مانای وایە ڕەخنە لە خوای پەروەردگاریش دەگرێت ئەو پێغەمبەرە هەرگیز ڕێی ون نەکردووە و لەسەر ڕێگای خوای پەروەردگار و ڕێگای هیدایەتە ما ضل صاحبكم وما غوى خوای پەروەردگار دەفەرمێ ئەو پێغەمبەرە ئەو زاتە گومڕانە بووە لەبەر نەزانی ئەنجا ڕێشی ون نەکردووە ڕێی هەڵە نەکردووە ئەنجا ڕێی ڕاستی بزر نەکردووە ونی نەکردووە لەسەر زانیاری و لە کاتێکدا کە زانیاری هەبێت ئەو پێغەمبەرە خوای گەورە ناوبانگی بەرز کردوتەوە وەڕەفەعنا لەکە ذیکڕەک خوای پەروەردگار بەو پێغەمبەرە دەفەرمێ صلى الله عليه وسلم ئێمە ناوبانگی تۆمان بەرز کردوتەوە ئەو پێغەمبەرە ناوبانگی هەر بەرزە لە دنیا و لە قیامەت هەتاوەکو ڕۆژی قیامەت لە دنیاشدا ناوی هەر بەرزە ئێمە ناوی دێنین دەبێت سەڵەوات بنێرین بۆ ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم دەی لە لای خوای پەروەردگاریش هەر بەرزە و ناوبانگی هەر بەرزە و مەکانەتی هەر بەرزە تەنانەت ئەو کەسانەی کە ڕەخنە لە پێغەمبەر دەگرن ڕەخنەیان لێگرتووە قسەیان پێوتووە ناوی هەمویان چۆتە ناو تەنەکەی زەبڵدانی مێژووەوە بەڵام ئەو پێغەمبەرە ناوبانگی هەر بە بەرزی ماوەتەوە و هەر بە بەرزیش دەمێنێتەوە هەتاوەکو ڕۆژی قیامەت وەڕەفەعنا لەکە ذیکڕەک لەسەردەمی خۆیان وتیان پێغەمبەر صلى الله عليه وسلم دوابڕاوە کوڕی نییە بەڵام خوای گەورە ناوبانگی بەرز کردەوە فەرمووی ئێمە ناوبانگی تۆمان بەرز کردوتەوە لە ناو مسلمانان لە ناو هەموو جیهاندا ناوی ئەو پێغەمبەرە و دەنگ و باسی ئەو پێغەمبەرە هەر بەرزە تاوەکو ڕۆژی قیامەتیش ناوی ئەو پێغەمبەرە هەر بەرز دەبێت تەنانەت لە جیهاندا ناوی محەممەد یەکەمین ناوە و
ناوی محەممەد لە هەموو ناوێکی دیکە زیاترە. ئەوە گەورەی ئەو پێغەمبەرە و ئەو زاتەیە، ئەوە پلە بەرزی و ڕەوشت بەرزی ئەو پێغەمبەرەیە صلى الله عليه وسلم. ئەو پێغەمبەرە خاوەنی شەفاعەتی ڕۆژی دەشتی مەحشەرە، لە کاتێکدا هیچ پێغەمبەرێک دەچن بۆ لای هەموو پێغەمبەران لە ئادەمەوە کە ڕۆژێکی زۆر گەرم و ناڕەحەتە بۆ ئەوەی کە شەفاعەتیان بۆ بکات حەشر و حیساب دەست پێ بکات. دەستنە لای هەر پێغەمبەرێک لە ئادەمەوە هەموویان دەڵێن نەفسی نەفسی، بەخوا بەس خۆم، هیچم پێ ناکرێت لەو ڕۆژە سەخت و ناڕەحەتەدا. بەڵام کە دەستنە لای محەممەد صلى الله عليه وسلم کاتێک کە سەربەرز دەکاتەوە دەفەرمێ ئومەتی ئومەتی، ئەی خوای پەروەردگار ئومەتەکەم ڕزگارکە. هاوە ڕەحمەتی ئەو پێغەمبەرەیە، خاوەنی ئەو شەفاعەتەیە، هیچ کەسێک دەسەڵات و توانای نییە تەنها پێغەمبەری ئێمە نەبێت صلى الله عليه وسلم. گەورەترین ئینسان لەسەر ڕووی زەوی بریتیە لە محەممەد صلى الله عليه وسلم. تۆ کە بتەوێ ئەو پێغەمبەرە ناشیرن کەی قسەی پێ بڵێ تۆمەتی بۆ بکەی، دڵنیا بە هەر خۆت ناشیرن و ڕیسوا دەبێت، چونکە ئەو پێغەمبەرە خوای گەورە بەرزی کردوتەوە. ئەو پێغەمبەرە یەکەمین کەس کە دەرگای بەهەشت دەکاتەوە و لە دەرگای بەهەشت دەدات پێغەمبەری ئێمەیە صلى الله عليه وسلم. هەروەکو دەفەرمێت ئەنە ئەوەل من یەقڕع باب الجەنە، من یەکەمین کەسێکم کە لە دەرگای بەهەشت دەدەم. ئەو دەرگاوانەی بەهەشتە دەڵێ کێی؟ پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم منم محەممەدم، دەفەرمێ فەرمانم پێکراوە کە بۆ تۆ یەکەمین کەس بیکەمەوە، بۆ تۆ نەمێ بۆ هیچ کەسێکی دیکە ئەو دەرگایە نەکەمەوە. ئەو پێغەمبەرە یەکەمین کەس دەرگای بەهەشت دەکاتەوە، بە دوایدا مسلمانان دەچن بۆ بەهەشت و بۆ ناو ڕازاوەیی و خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشت. خوای پەروەردگار بمانگەڕێ لەو کەسانە. نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەومان پێ دەڵێت ئەو پێغەمبەرە لە ئەو پەڕی پلە بەرزی و پایە بەرزی و گەورەی و ڕەوەش بەرزیدایە. دەبێ ئێمە ئەو پێغەمبەرە بکەینە سەرمەشقی خۆمان. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. سەرمەشقی هەیە بۆ ئێوە خەڵکینە، تەماشای ئەو پێغەمبەرەکەن، ئەو زاتە گەورەیەکەن. ئەو پێغەمبەرە چۆن بووە، ئێوەش ئاوا بن سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرن صلى الله عليه وسلم. دووەمیان دەبێ ئێمە ئەو پێغەمبەرەمان خۆش بوێت و پشگیری ئەو پێغەمبەرە بکەین. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێت لتؤمنوا بالله ورسوله. خوای گەورە ئەو پێغەمبەرەی بۆیە ناردووە تاوەکو ئێمە لە ڕێی ئەو پێغەمبەرەوە ئیمان بێنین بە خوای پەروەردگار و بەو پێغەمبەرە، وتعزروه وتوقروه. ئەو پێغەمبەرە بە گەورە بگرین، بە گەورە تەماشایکەین، لە لامان گەورە بێت، ئەنجا پشگیری لەو پێغەمبەرە بکەین صلى الله عليه وسلم. جاری وایە ئەگەر بە هەڵوێستێک بێت، بە قسەیەکیش بێت، پشگیری لەو زاتە بکەین. هەر کەسێک کە سوکاتی بۆ پێغەمبەرە دەکات، ئێمە لەسەرمانە وەکو ئومەتی ئەو محەممەدە صلى الله عليه وسلم دیفاع لەو پێغەمبەرەی خۆمان بکەین، پشگیری ئەو پێغەمبەرە بکەین، ئەو پێغەمبەرە سەرخەین بە هەر شێوازێک کە پێمان دەکرێت، بە هەر شێوازێک کە دەتوانین ئەو پێغەمبەرە سەرخەین صلى الله عليه وسلم. لە کۆتاییدا دەڵێن ئەو کەسانەی کە سوکایەتی بەو زاتە بەرزە دەکەن، بەو پێغەمبەرە دەکەن، ئەو کەسانەی کە قسەمە و پێغەمبەرە دەڵێن، با گوێیان لەو هەڕەشە بێت، بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەگەر شیاوی هیدایەتن، ئەگەر نا با گوێیان لەو هەڕەشەیە بێت. خوای گەورە دەفەرمێت إن الذين يؤذون الله ورسوله. ئەو کەسانەی کە پێغەمبەر ئەزیەت و ئازار دەدەن، قسەی پێ دەڵێن، ئەو کەسانەی کە سوکایەتی بەو پێغەمبەرە دەکەن، لعنهم الله في الدنيا والآخرة. لعنەتی خوای پەروەردگاریان لەسەرە لە دنیا و لە قیامەتدا. خوای گەورە دەفەرمێت ئەنجا وأعد لهم عذابا مهينا. با دڵنیابن سزایەکی زۆر ڕیسواکەر و سەرشۆڕکەریشیان لە ڕۆژی قیامەتێدا بۆ ئامادەکراوە. خوای گەورە پەناماندات. تەنانەت دەفەرمێت إن الذين يحادون الله ورسوله كبتوا كما كبت الذين من قبلهم. ئەو کەسانەی کە پێغەمبەریان ئەزیەتدا، ئەو کەسانەی کە خوا و پێغەمبەر ئەزیەت دەدەن، قسەیان پێ دەڵێن، ئەو کەسانە خوا دەفەرمێت سەر شۆڕ و ڕیسوا دەبن، چۆن ئەوانەی پێش ئێوە ڕیسوا بوون و سەر شۆڕ بوون. ئەو کەسانەی کە ئێستا قسەی پێ دەڵێن، با دڵنیا بن ڕیسوا و سەر شۆڕ دەبن لە دنیا و لە قیامەت. ڕیسوایی نەبێ، هیچ شتێکی دیکەیان بۆ نامێنێتەوە. دوعا دەکەین و دەپاڕینەوە لە کۆتاییدا خوای پەروەردگار بە ئومەتی ئەو محەممەدەمان حساب کات. خوای پەروەردگار لەو پێغەمبەرەمان نزیک کاتەوە لە بەهەشتدا. خوای پەروەردگار لەگەڵ پێغەمبەر کۆمان کاتەوە صلى الله عليه وسلم. یا ربی خوایە بە ئیمانەوە بمان ژێنی، خوایە بە ئیمانەوە بمان برێنی،
خوایا عاقبەت خێر و سەربەرزی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایا مسلمانان سەرخەی لە هەر شوێنێکی ئەو دنیاە مسلمانان هەن یا ربی خوای پەروەردگار سەریان خەی یا ربی خوایا ناوی ئەو پێغەمبەرە هەر بەرز بێتەوە خوایا ئەو کەسانەی کە سوکایەتی بە پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم ئەگەر شیاوی هیدایەتن هیدایەتیان دەی ئەگەر شیاوی هیدایەت نین خوایا ڕیسویان کەی و لە ناویان بەری وەکو چۆن ئەوانەی پێش ئەوان سوک و ڕیسوا بوون یا ربی خوای پەروەردگار سوک و ڕیسویان کەی یا ربی خوای پەروەردگار هیدایەتمان دەی یا ربی خوای پەروەردگار مسلمانان سەرخەی خوایا مسلمانانی غەزە سەرخەی خوایا سەرکەوتوو پارێزراویان کەی یا ربی خوای پەروەردگار بیان پارێزی خوایا مسلمانان لە هەر شوێنێکی ئەو دنیاە هەن یا ربی خوای پەروەردگار سەریان خەی و بیان پارێزی یا ربی خوای ئەوەی کە نەخۆشە شیفای بدەیت ئەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەری لابەری یا ربی خوای پەروەردگار لە ناخۆشی و ناڕەحەتیەکان و گەرمای دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆبکەیەوە آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين.